پاکتاوکردی چاکسازی لە لیستی پارێزەرانی کوردستان لەو کەسانەی کە موچەخۆری دام و دەستگا حکومێت جۆر بە جۆرەکانن. پارێزەران لە کاتی ئەنجامدانی کارەکاریاندا لە بەشێک لە دام و دەستگا حکومەکاندا تووشی ئاستەنگ و ڕایی نەکردنی کارەکانیان ئەبنە و وەکو هاوڵاتی تەماشا ئەکرێن. ئاسانکاریان بۆ ناگرێت کە دوجار ئەم ئاسانکاریە جارێکی تر ئەبێتە هۆی زوو ڕاپەڕانی کارەکانی هاوڵاتیان و ڕەخسانی هەلیکار بۆ پارێزەران. دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ پارێزەران کە مافی خۆیانە وەک هەرچین و توێژێکی تری کۆمەلگا. لابردنی باجی ساڵانەی لەسەر پارێزەران بە شێوازی هەمیشەیی بە هۆکاری ئەوەی کە پیشەی پارێزەری کارێکی پیشەیە و بازرگانی نییە. دروستکردنی هەڵێکی گەرم لە لقەکانی سندیکا واتە هێڵێکی گەرمی پەیوەندیکردن هەبێت تاکو لە کاتی دروستبوونی کێشە بۆ پارێزەران لە کاروباری پیشەکەیاندا لە هەر دام و دەستگا و جێگەیەک پەیوەندی بۆ هێڵە گەرمەی سندیکا بکەن و دەست بەجێ سندیکا هەوڵی چارەسەر و بەهاناوچوونی پارێزەران بدە لە کاتی داوامی فەرمیدا.